بۆ گفتوگۆی زیاتر بۆ قسەکردن لەسەر ڕووداوەکانی سووریا بۆی بزانین ئەوەی لە سووریا ڕوویدا چی بوو لە ئایندەدا چی دەبێت حکمی دوای بەشارەساد چی دەبێت گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سەردار عەبدوڵڵا نووسەر و چاودێری سیاسی. کاک سەردار سڵاو لێبێ، زۆر بەخێر بێ. زۆر سپاس بەخێراتی سەر چاو. سپاس دەکەم. کاک سەردار ماوەیەک لەمەوە بەرێمە گفتوگۆمان پێکەوە کرد هەر لە کورسات تو ئاماژەت بە گۆڕانکاریەکانی ناوچەکە کرد وتێت پلانێکی نەتەنیاهۆ هەیە کە ئەمریکا پشتیوانی دەکا گۆڕانکاریە لەم ناوچەیە. ئەم گۆڕانکاریانە هەر بە حەزبوڵای لوبنان و حەماس لە غەزەوە کۆتایی پێ نایەت بەڵکو دەپەڕێتەوە بۆ وڵاتانی تر. گۆڕانکاریەکەمان بینی بەشارەسەد کۆتایی پێات، سووریا کۆتایی پێات، پەلوپۆکردنی ئێران دەبینین. ئەوەی کە ڕوویدا چی بوو بخێنەوەی تۆ؟ ئەوەی کە ڕوویدا لەبەرەوەی زانیاری وردمان نییە، زانیاری پشتی پەردەمان نییە و میدیاش زانیاری زۆر وردی بڵاو نەکردوێتەوە. دۆخێکی تەموو مژاوی هەیە، کەس لە هەڵوێستی ڕووسیا تێ ناگەشت، کەس لە وەزعی هەڵوێستی ئەمریکا تێ ناگەشت، یعنی ئەگەر ئەتەویست تێبگەی تێ ناگەشتی. بۆیە لەحزەیەک بوو من سەرەتاوتم لە لەحزەی لە پڕا دەرکەوتنی داعشەچ. ئەو وەختەش کە داعش دەرکەوت مووسڵی کرد ئەنواع تەحلیل کرا، بەڵام تەحلیلەکان لەبەرەوەی هەندێک جار پەلە پرۆزە و زیادە ڕەوی و متمانە زیاتر بەخۆبوون وای کرد بەشێکی زۆری یەکجار زۆری تەحلیلەکان ڕاستە بوون. ئێستا ئێمە لەگەڵ دۆخەکەیان مامەڵاک نەتیجە هەر کەسی لە پشت بوو بێ پرۆژەکە جێبەجێ کراوەیان نەکراوە ئەو بوو کە ئەردۆغان جەنابەت سوپاس دەکەمەوە بەبیر هێنایەوە. ئێمە باسی ئەومان کرد ئەگە بیرت بێوتمان ئەردۆغان تۆقیوە لەوەی کە نەتەنیاهۆ باسی ئەو پرۆژەیەکە و ئەوترا یعنی چۆن ئیسرائیل چۆنە بێتە دراوسەی کورد ئەردۆغان لێ ترسێ. ئەو خەریتەیە ئێستا تەداول دەکرێ و دوا لێدوانەکانی وەزیری دەرەوەی ئیسرائیل کە باسی ئەوەکە کورد و دورزەکان هاوپەیمانی سروشتی ئیسرائیلن لە ناوچەکە. ئەو ناوچەیە سنووری هاوسنوورە لەگەڵ ئیسرائیلە، سنووری سووریا لەگەڵ ئیسرائیل زۆرینەی دانیشتوانەکانی دورزین و بەپێی ئەو خەریتەیە بێ ئێستا دورزەکان بە تەنیا خۆیان پێیان کۆنتترۆل ناکرێ. کورد نییە، کورد میلەتێکی بەهێزە، زەکان وەکو کەمینە مامەڵاکن، کورد خۆشببختانە خۆی پێشتا وەشتیشە. بۆیە ئەگەر متمانە بکرێ ئەو سنوورە وای لەبێ ئەو خەریتە بێتە دی ڕێک ئەوەیە کە ئیسرائیل بێتە دراوسێمان و ئەمە پێشهاتێکی زۆر گرنگە. ئەم ئیشە نەتەنیاهۆ ناوی نابوو ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ. ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێیە 21 ساڵ پێش ئێستا بوش ڕایگەیاند، یان دەتوان بڵێم 26 ساڵ لە دوای 11 سپتەمبەرەوە بالمناسبەوەی تەقریرەکەیەوەش ئەسەد لە 11 سپتەمبەر لەدایک بووە. لە دوای 11 سپتەمبەرەوە باز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازاکرا و ڕوخاندنی سەدام کلیلی دامەزرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە بوو. ئێران و ڕووس و ئەو وەختە قیادەی ئەڵمانی فەرەنسی دژی پرۆژەکەی بوش و ئەمە بوون هەموو یەکیان گرتەوە دامی قاعدیان کرد بۆ ئەوەی ئەو پرۆژەیە تێک بشکێنێ. لە نەتیجە ئەو پرۆژەیە لە شوێنێکا تێگەشکێ ماڵوێرانی بۆ میلەتانی ناوچەکەیانێ، بەڵام لە ئەخیرە هەرەگاتە شوێنێک چونکە ئەو پرۆژەیە پرۆژەی سەرۆکێک و کەسێکوانە نییە، ڕەنگە پرۆژەی شتێکە کە پێوترێت دەوڵەتی قوڵ ئەوەی کە پێوترێت دەوڵە عەمیق. نەتیجەکەی ئێمە ئێستا لە بەردەم دۆخێکی ئەم دۆخە ئەوەی بە دڵنیایەوە مامەڵە بکە بمبورێت دەبێت کەلیمەکە خۆی بەکاربێنم چونکە لەحزەی کەساتی مەسئولیەتێکی ئەخلاقی و نەتەوەیی و نیشتیمانی و مێژوویشە. ئەوەی بە دڵنیایەوە لەگەڵ ئەم دۆخە مامەڵە بکە گەمژەیە. دۆخێکی تەموو مژاویە، دۆخێکی ئاڵۆزە، دۆخێکە دەبێت خۆت بەهێزکەی خۆت یەک خەیتەوە بۆ ئەوەی بتوانانی لەگەڵ هەر پێشاتێکا مابەڵە بکەی. من لەو وتارێک دوسێ ڕۆژ لەمە بەروتومە کەس ناتوانێت زامنی بکە جۆلانی یاخی نابێ. دوێنێ لە گروپی ئەستانە کە ئێران و تورک و ڕووسن لە دەوحە نیۆڕۆکەی دانیشتون شەویش 8 دەوڵەتی تر دانیشتون ڕێککەوتون ئەسەد 6 بۆ 9 مانگ بمێنێتەوە چیوانە 6 بۆ 9 سعات زیاتر نەمایەوە دوایەوە. ئێستش بۆ دۆخەیە کە دیار نییە لەکوێوە پێ ئەچێت تیارەکەی یعنی معلوم نییە نەخراوەتە خوارەوە، معلوم نییە ئەسڵان پێشەوەی بفڕێ شتێکیان بۆ بدانەوە لە ناو فڕۆکەکەیە کێشەیەکیان تێ ستۆپەکەیان دەستکاری کردووە ینی شتێکیان لێکردبێ بۆ نمونە بڵێ. ئێمە لە بەردەم دۆخێکین کراوەیە بەسەر ئەگەری یەکجار زۆرە. ئەم گروپانەی ئێستا چوونەتە ئەوێ
جەنابش لە هەواڵەکانە باست کرد چوون پەلاماری سەفارەتی ئێرانیاندا سەفارەتی عێراقی چۆڵیان کردووە سەفارەتی ڕووسی هاوارەکەن ئەڵێن سەلامەتین ئەمە ئاماژەیە بۆ مەترسی لە سەریان ئەگەر پەلاماریش نەدرابن چکە ئێستا لە مەیدانە کۆنتترۆلکردنی مەدان ئاسان نییە میلەتێکە پ لە هەفتاویەکەوە ئەم بنەماڵەیە لە حکومن 54 ساڵە ئەو بەرەو 50 مانگی دووە بێتە 54 ساڵ مانگی دوی داهاتوو 54 ساڵە کە حافزە سەد انقلابی کرد دەوری دەبابەی هۆڵی کۆنگری حیزب بوو دەوری بەدەبابەت دەوریدا وتی بڕۆن قسە زیاد مەکەن و من حکومیان وڵاتەکەم ئەم دۆخە ئەم هێزانە نازانی لەکوێ یاخێ بن ئەم هێزانە شێزی ملتەزمی شێلگیری ئەوە نین جارێ کوردت هەیە کوردەکە دوو گروپە لە پاڵ ئەمەیە تۆ هێزێ عەلەویت هەیە دورزیت هەیە سونەت هەیە شیعەت هەیە چی ئەمانەت هەیە کورد و گروپە کورد و گروپە گروپێکی پەیەدەیە و ئەو ئیدارەی زاتیە گروپێکی حیزبەکانی ترن لە دەرەوەی پەیەدە ئەنە کەسە هەیە هەندێک حیزبی تر هەن نزیکتر و دۆ هاوپەیمانن لەگەڵ یەکێتیە ئەمانە لە دەرەوەی ئەوەن بۆیە کورد زیاتر دەتوانین بڵێن دوو گروپە یەکێک لە سوڵتەیەوێکێکی و ئەمە حیواریان نییە لەگەڵ یەکە ئەمە مشکلەیەکی گەورەیە ئەمە خاڵی کوشندەی کووردە لەم چرکە ساتەیە دەمەوێت زۆر لەسەر ئەمە قسە بکەین ئەوەی ئێستا هەیە کورد هەیە کە خۆی ئێستا دوو گروپە لەو لاوە تۆ ئەوەی حێراکەت هەیە کە لە جنوبەوە لە سوێدا و لە دەرعاوایە لەسەرەوە ئەو دوو گروپت هەیە لە شیمالەوە دوو گروپێک هەیە تەحریری شامە گروپێک هەیە ئەو جێشی وەتەنەکەی کە مرتەزەقەی تورکیان و ئەوانیش یەک گروپ نین کۆمەڵە گروپێکی زۆرن لە جنوبەوە لەم لاوە لە بادیەوە جێشی حڕەت هەیە کە سەر بە ئەمریکایەکان و نزیکشن لە مەرجعیاتی عەرەبی خەلیجی ئەوانەوە ئەمە دیسانەوە یەک گروپ نین ئەمە لەم فەوزایە کە ئێستا هەیە پلانەکەی ڕاعیەکانی دوێنێ دوو کۆبنەکەی دوێنێ ئەو بوو ئەسەد لە 6 مانگ بۆ 9 مانگەمێنێتەوە دەسەڵاتەکانی دات سەرۆکوەزیرانێکی سەربەخۆ و ئەم سەرۆکوەزیرانە ئەم لایەنانە پێکەوە حیوارەکەن و بۆەوەی نظامێکی تازەدا بمەزرێن ئەم سیناریۆی ئێستا ئەتوانین بڵێن کەوتە خەتەرەوە کە کەوتە خەتەرەوە لەکوێیان ممکنە دەوڵەتێک مەسلحەتی لەوە هەیە گروپێک لەم گروپانە هانەدا کێشە و فەوزا دروستکە تا ئەو لەحظەیە ئەچنە دیمەشقەوە هەموو کۆکن ئەچنە دیمەشق ئیتر لەسەر هیچ کۆک نین خلافیان هەیە خلافی ئایدۆلۆژیانی عقایدیان هەیە نەتەوەییان هەیە هەموو ئەمانەیان هەیە لە دۆخێکایە کە تورکیا ئێستا وەکو سەرکەوتو وەکو زاڵ قساکە بەڵام حماقەتێکی گەورەی ئەردۆغان پیاوێکی زۆر زیرەکە بەڵام زیرەکەکان عادەتەن کە حماقەتەکەن حماقەتی گەوراکەن کاتی خۆ من لەم کەناڵی ئێوە وتم کە کەرکووک داگیر کرا وتم ئەردۆغان ئەحمەقە کەرکووکی لەسەر سینێکی ئاڵتون تەسلیمی ئێرانەکان کرد کە تۆ پێت وایە کەرکووک تورکمانیە و هی تۆیە چۆن تەسلیمی نەیارێکی ئەمەزهبی خۆتێکی نەتیجەکەی ئەمە لە بەردەم دۆخەکین کە دەبێ بزانین هەموو ئەگەرەکان و ئارێتن پێویستە کا چی بکەین ئێمە وەکو کورد چی بکەین بەر لەوەی کە باس لە کورد هەڵبەت من پرسیارەکەم لەسەرەوە پێشتر ئاماژەت بە شتێک کرد وتێت ڕێکەوتنی وڵاتانە بوو رووسیا تورکیا ئێران دانیشتن بەیاننامەیەکیان دەرکردوتیان 6 بۆ 9 مانگە بێ بە شارەسەر بمێنێتەوە و سەرۆک ئەنجومەنی دەسەڵاتەکانی بەشێکی زۆری ڕادەست بکا و سەرۆکێکی ئەنجومەنی وەزیرانی بێلایەن لەسەر ئەمە ڕێکەوتن هەڵبژاردن بکرێ و بەڵام وەکو تۆتی 6 سەعاتی خایەن ئەم بڕیاری ئەوان پێ دوایە گروپەکان یاخی بوون لە بڕیاریە وڵاتانە یان نا لە ژێرەوە شتێکی ترە بوو کە هانەدران هەردوو ئەگەرەکە هەیە لەبەرەوەی زانیاری دقیقمان نییە لەمە بۆیە مناڵم کە تەحلیلەکەین دەبێ یا زانیاریمان هەبێ یا ئاماژە بخوێنینەوە دۆخەکە ئەوەندە تەموو مژاویە مجازەفە ئەەکەین لە خۆمانەوە فتوا بدەین و قسە فڕێ بدەین بۆیە دەبێ بڵین ئەم ئەگەرە وایە و ئەگەرە وایە دقیق حسابی هەموو ئەگەرەکەین ئەو ئەگەرەی دەرفەتی ئەوەی نییە لە 100 بێتە دی دەبێ حسابی بۆ بکەین حسابمان کرد بێت کە ئەمە هاتە دی لە 100ەکە ئێمە استراتیژمان چییە پلانمان چییە سیناریۆمان چییە چۆن مامەڵی لەگەڵەکەین بۆیە ئێستا دەبێ هەموو ئەگەرەکان باسکەین نەکبین ئستعرازی قدراتی تەحلیلی خۆمان بکەین من پێم وایە ئەوە بێ ئەوە نابێت نە دەبێ بزانین هەموو ئەگەرەکان بخەینە ڕوو ئەم لەحظەیەکی زۆر مەسئولانەی تایبەتە دەبێ زۆر وریابی کاک سەردار ئەگەر دوێنێ من و تۆم بەرنامەیەمان بکردایە ئەبوو قسە لەسەر ئەوە بکەین ئەگەر بە شارەسەد بمێنێتەوە کورد چۆن مامەڵاکە لاگەری مانەوەی ئەسەد وەم گروپانەیە چۆن مامەڵاکە ئێستا ئەمڕۆ شتێکی دیکەیە
ئەبێ بڵین کورد لە سووریا لە دوای ئەسەد ئەبێ چۆن مامەڵە بکە ئایا ساحەکە چۆڵ بوو بۆ کورد یان بە پێچەوانەوە ئەسەد ڕۆی بەڵام کۆمەڵە گروپی تر کە نازانێت چۆن مامەڵیان لەگەڵا بکرێ هاتوونەتە مەیدان خۆی پرسیاری جددی و جەوهریە بەیە ئێمە تحلیل دەبێ بۆ ئەمە بکەین بۆی بزانین چی ڕۆدا تێبگەین و بزانین چۆن مامەڵاکەین تحلیل ئەگەر ئەمە نەبێ بای فلسێک بۆ خۆستین نییە خۆ دەرخستنوانە نیە بۆی هەڵدەین تێبگەین چیە گوزارێ بزانین چۆن مامەڵاکەین لەم سینناریۆیە و لە سینناریۆی دوێنێ و لە سینناریۆی 10 ساڵ بەر لە ئێستش من یەک سابتما بووە هەرو سابتەشمەیە کورد دەبێ ئەم منتیقەیە ڕوو لە گۆڕانێکی گەورەیە ئەم گۆڕانە گەورەیە بەشێکە لە ململانێ و شەڕ و هەڵچوون و داچوونی جیهانی و زلهێزەکانی دنیا و ناوچەکە بۆ دووبارە ڕسمکردنەوەی سیستەمی تازای جیهان ڕسمکردنەوەی ئەم سیستەمە تازە جیهانیە زۆر جار من ئەمە وتووە کە لە سووریاوە دەست پێک لە سووریاوە نەخشەی نظامی عالەمی تازە ڕسمەکرێتەوە بۆ چونکە زلهێزەکان دەرگیرن لەوێ شکستی ڕووس لە ئۆکرانیا بەقەت شکستی ڕووس و ڕاکردنی ڕووس لە سووریا کاریگەری نابێت لە ڕسمکردنی نظامی عالەمیە ئەویان کاریگەری هەیە ئەمیان کاریگەریەکە یەکجار زۆرترە بۆ چونکە بۆ سمعی رووسیا نەک هەر سمعانیە بۆ حزوریەتی رووسیا لە ئەفریقیا تەراتێنەکە رووسیا لە دوای کەوتنی یەکێتی سۆڤێتەوە لە هەموو جیهان کشایەوە لە سووریا مایەوە بەس لە سووریا مایەوە بۆ چونکە سووریا بایەخێکی استراتیجی زۆر گەورە هەیە بۆ رووسیا و کوزلێزیشی جیهانی بۆی ئێستا تەراتێنەکە لە ئەفریقیا پشگیری مەجموعەیەکی انقلاباتی عسکەری کردووە ئێستا باس لە دامەزرانی وارسۆیەکی تازەی ئەفریقیەکەن کە سەر بە رووسیا بێ وەمە خەتەرێکی گەورەی بۆ وزە بۆ ئەوروپا دروست کردووە خەتەرێکی گەورەی لەسەر ئەوروپا دروست کردووە مەترسی زۆر گەورەی هەیە لەگەڵ هاتنی ترامپە ئەمە ئێستا ئەوروپایەکان تۆقیون بۆ شکاندنی ڕووس لە سووریا زۆر گرنگە چونکە ئەم ڕووسە زلهێزە کە ئەشکێ لە سووریا ئەشکێ بۆیە من کاتی خۆی زۆر جەختم لەوە کردەوە کە نظامی عالەمی تازە لە سووریاوە ڕسمەکرێتەوە ئێمە دەبێت ئاواسێری ئەمە بکەین لەناو ئەمەیە من هەر لەو بەرنامەی چەند بابزە مانگینەوە مانگونیەک لەمە بەر وتم دەوڵەتی کوردستان قەت ئەوەندە نزیک نەبووە بەڵێ ڕێک بە نەز هات بووە بەڵێ دەوڵەتی کوردستان ئێستا زۆر نزیکە ئەمە خەونە خەیاڵی کوردێکی خەمخۆرەیان واقع من جارێکیان لیان پرسییم دوای ڕوخانی سەدا الحڕە لی پرسییم وتی کورتکەی وازێنێ لە خەونی دەوڵەتی کوردی وتم کە دێتە دی ها خۆت تۆ جەنابەت هی میدیاکاری بە دووشە میدیاکارەکە تووشێ شڵەژانە بێت راپۆرتی هەیە وتی وتم یعنی خەونە وازی لێ نایەنێتانێتە دی کە هاتە دیواز لە خەونەکەێنین واقعکاژی ئێستا لە خەون دەرچووە بۆ چونکە ئێمە نظامی عالەمیمانەیە بزانە کاک ڕانکۆ من لە یەک دقەیە نظامی عالەمیت بۆ حکایەتەکەی بۆ گەڕمە زۆرم گێڕاوەتەوەمە و لەو کتێبەشما ئاوام باس کردو بۆی نزیکی کەینەوە لە زەینی خەڵکە نظام لە شوێنێکە ئەڕوخێ کە بەڵانسی هێزی گەورەکان تێکە چێ نظامەکە ئەڕوخێ کە نظام نامێنێ بەرژەوەندیەکی گەورەی میلەتانی ژێردەستە دێن ئەو فەوزایە قۆزنەوە ناوچەی خۆیان کۆنتترۆلەکەن شتێک دروست دەکەن من ئەمەم تەشبیه کردووە بە خانووی تەجاوز کە نظام نامێنێ خەڵک خانووی تەجاوز دروست دەکە کە دەستی پۆلیس و نظام بۆوانە زعیفە بێ خەڵک خانووی تەجاوز دروست دەکە بەس ئەم بەرەڵاییە تا سەر نامێنێ ئەمە قۆناغی ڕاگوزەرە لە بینی نظامێک کە ڕوخێتە ئەگەیتە نظامێکی تازە کە دامەزرێ لەم قۆناغە ڕاگوزەریان میلەتانی دنیا ژێردەستەکان هەوڵەدەن شتێک بۆ خۆیان بیناکەن ئێمە لە جەنگی یەکەمی جیهانیە مەلیک مەحموود خانوویەکی تەجاوزی دروست کرد تەجاوزە چونکە تاپۆی نییە تۆ لە کوێی دروستت کردووە لە ناو نظامی عالەمیان نییە قازی لە جەنگی دووەما دروستی کرد خانووی تەجاوز دوو چارە نووسی هەیە دوای کە نظام دێتەوە بە قوتە بێت وڵێ مەشت چیە لێرە دروستت کردووە یای ڕوخێنەیە یا تاپۆیەکە کە ڕوخاندی وەکو ئەوی مەلیک مەحموود وەکوی قازی وەکو ئەزمونونەکانی ترمان ئەڕوخێ ئێستا ئێمە لە سایەی تێکچوونی نظام لە دوای یەککەوتنی یەکێتی سۆڤێت و ڕاستتر بڵێن لە کەوتنی دیواری بەرلینەوە لە کۆتایی هەشتاکانی سەدی ڕابردووە نظامی عالەمی کە تێکچوو ئێمە توانیمان ئەم خانووە تەجاوزە کە درێژترین تەمەنی لە قوارەکانی کوردایە ئەوە زۆر گرنگە ئەزمونەی باشوور لە ڕۆژاوای کوردستانیش خانوویەکی تەجاوزی ترمان دروست کردووە بۆ چونکە نظام نییە لە ئایندەی نزیکە من لەم بەرنامەیە جەنابی شوتم 10 ساڵی شەیڵم لە ئایندەیەکی نزیکە ڕۆژهڵاتی کوردستانیش خانوویەکی تەجاوزی تا دروست دەکەین بەڵام نظام دروستە بێتەوە نظامەکە دێ پێ دەڵێ ئەمە چییە لێرە
چۆن دروستت کردووە یا ئەی ڕوخێنێ یا تاپۆیەکە کێ قەرارەدا ئەڕوخەیە تاپۆکرێ تۆ خۆت قەرارەدەی ئێستا من پێم وایە کورچی بکە خۆت قەرارەدەی خۆت قەرارەدەی چۆن خۆت قەرارەدەی بۆیە وتم کورچی بکە کوردی سە پێویستی بە حیوارێک ساڵانێکی زۆر ئەمانوت زای مشکلەی ئەوەی کە خەون و خەیاڵمان لاوازە دەستە پاچەمانەکە ڕۆمان لێکا تموحی گەورەمان نەبێت متمانەمان بە خۆمان نەبێت من 10 ساڵیش زیاترە پرۆژەیەکم تەرحە کرد کە حیوارێکی 4 پارچەیی بکرێ هێزە گەورەکانی کوردستان هەر 4 پارچەکە پێکەوە حیوارێک بکەین ئەگەر حیوارێک بکەین و بەرەیەکدا بمەزرێنین سەرقاڵ نەبین بەم شتە لا بەلایەنەی لە باشوور هەمانە بین حیوارێک بکەین بەرەیەکی کوردستانی یا چوارچێوەیەکی استراتیژی کوردستانی گەورەدا بمەزرێنین ئەمە کا بەهێزێکی ناوچەیی ئیقلیمی گەورە ئەگەر ئەمام کردە من لە پرۆژەکەیە کە باسمە کرد ئەوە بوو کە قیادێکی سیاسی هاوبەشتە بێ وتە بێژێکتە بێ دەستگایەکی دارایی شکلیشت هەبێ باشە دەستگایەکی علاقاتی خارجی تەبێ ئەمە جیهان وەکو ڕقم حسابن لەسەرەکە ئەو وەختە جیهان پشتگیری ئەمەیە کرد بۆیە ئەمریکا و ئینگلیز و فەرەنسا و بەریتانیا و ئەڵمانیا ئەوانە زۆر ئیشیان لەسەر حیواری کوردیە کرد بەداخەوە بە عینادی خۆمان نەمان کرد پێش ئەم شەڕەش دەست پێ بکات دیسانەوە مبادرەیەکی تریان کرد ئێمە ئەگەر ئەومان بکرد وایە چی ڕووی نادا بزانە چی ڕووی نادا بزانە چی بە حکمی ئەوەی کە بێعەقلیمان کردووە ئەومان نەکردووە چیمان لەدەست داوە ئەفرین لەدەست نەهاچوو کەرکووک لەدەست نەهاچوو ڕەفراندۆم بەو جۆرە بە دابڕاوی و بە پەرتەوازەیی نەمانەکرد بە ئیجماع ئەمان کرد یا قەرارماندا پێکەوە دەیکن ئەم دۆخێک ئەبوو ئێستا کورد نەک ئەو ناوچانە ئێستا دەبێ بگرێتەوە کە نازانی قودرەتی هەیە ئەهێڵن ناهێڵن ئێستا ئەگەر کورد ببێتە خاوەنی یەک قەوارە یەک سەرکردایەتی هاوبەشی هەبێ واز لەوە بێنین کاکە حەز لە شەڕی ناوخۆیە چەند مانگێ 1-2 ساڵێ دوای خەتا ئەمە تاپۆکەین کە تاپۆمان کرد دوای بچواڵی گرسێنە ئەو وەختە ئێمە نەوەیەکی ترمانە بێ بەڵام ئێستا پێویستەکە ڕۆژاوای کوردستان ئەو دەستکەوتانە هەیەی دوو ئیشەیە دەبێ بیکە یەکیشان بزانێ بگاتە سەر سنووری بچێتە سەر سنووری ئیسرائیل نابێ هیچ شتێک ڕایگرێ طبعاً بە تەفاهم لەگەڵ ئەمریکایەکانە دوو هەر چی بکە ڕۆژاوای کوردستان دەبێ بزانێ قوڵایی استراتیژی لە باشوورە لە باشووری کوردستانە قوڵایی استراتیژی سەمیمی و پشتی پتەوی ڕۆژئاوا باشووری کوردستانە وەک چۆن هی باشووریش ڕۆژهەڵاتەکەی و ڕۆژئاواکەیەتی ئەم باشوورە پارچەکانی کوردستان هەموو ئەبەستێتەوە بەیەکەوە دەبێت ئەومان لە بەرچاو بێ پێگە و موقعەتی جیۆستراتیژی باشوور یەکجار گرنگە بۆیە ئێستا هێزەکانی باشوور دەبێت واز لەمە بێنن ئەچمە پەرلەمان دیزاین کراوە ناچمە حکوومەت ئەمە دیاری مناڵەتی ئەمە عیبە ئەمە قسەی جاران لە کوردەوارەیانەوە قسەی مەجلس نییە ئەمەی پیاوی مەجلس نییە ئەمە مناڵی دەمڕوتان قسانە بکە مەجازن ئەمانە بەکارهێنم بۆی تێبگەن و هیوادارم برینداریان کام قسانە تۆزێک بیر بکەنەوە ئێمە پێویستمان بۆیە ئێستا جیهان بۆ وەک هێزێکی گەورە مامەڵەمان لەگەڵ کە ئێمە پێویستمان بەپەلە بە حیوارێکە حیوارێک بکەین لە ڕۆژاوە ئەم حیوارە ڕۆژهەڵاتەکان بگرێتەوە باکووریەکان بگرێتەوە لەگەڵ باشوورە هەڵ بدەین چوارچێوەیەکمان هەبێ ئەعلانی ئەم چوارچێوەیە بکەی ترامپ ئەو وەختە پێت ناڵێ سووریا ئیشی ئێمەنی ئەگەر ملاحەزە بکەی دوێنێ و پەیامەکەی کاک مەسعود شتێکی تیا بوو کەم سەرنجدرا پەیامێکی متەوازن و بەدقت بوو باسی ئەو سووریاکە سووریا ئاشتی و چارەسەر و مافی هەموو لایەک پارێزراوە بێ چیوانە بەڵام جیا لە هەموو پەیامەکان باسی یەک پارچەی خاکی سووریا ناکە باسی پاراستنی یەک پارچەی خاکی سووریا ناکە من پێم وانییە ئەمە هینا ئەمە پەین هاتووە لە خۆوە نەهاتووە سەرپێی نییە ئەمە تێگەیشتن پیشان دەدا چووکە سەرکردەیەک دەبێ بزانێ ئەم دەستەواژانە چۆن سیاغاکە دوای سەرکردەکانی کورداگەدار ئەم ڕووداوە نەبوون کە ڕووەدا چونکە مەزلوم کوبانی وتی ئەڵە 2 مانگێمە ئاگادارین چی ڕووەدا خۆمان بۆی ئامادە کرد بوو لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکان هەندێکشان بە ئاگان ئێمە ناتوانین هەندێک جار بە گۆتراڵێن سەرکردایەتی کورد بێ ئاگایە خەڵکمانەیە دێت سەر تەلەڤیزیۆنەکان ئەڵێ 6 پرۆژە هەیە هیچ پرۆژەیەکی باسی دابەشکردنی ناوچەکە و دەستکاری خەرایەت ناکە دوایی لە شوێنێک ترا دێڵێ ئەزانی چی وەڵی هین هەیە و سەرکردایەتی کورد ئاگای لێنێ کاکە من ناتوان بڵێم ئاگای لێنێ سەرکردایەتی کورد لەبەرەوەی هێزی لەسەر ئەرزەیە لەبەرەوەی مەدانی لەدەستە زرهێزەکانی جیهان ئیشی پێیەتی کاکە ساڵی 2001 ڕەحمەتی جەنابی مام جەلال و کاک مەسعود لە ئەمریکا پێیان وتون ئێمە سەدامە ڕوخێنی تا 2003 کەسمان زانیمانە سەدامە ڕوخێنرێ مەگەر دانەدانا بیرمان لێ کردبێت و قسەمان لەسەری کردبێ و سەدامە ڕوخێ بەڵام نەوترا چونکە ئەو نایە ئەمە باسکە
پرسی پێکەن بۆ چووکە تۆ هێزیت و هێزێکیشی تۆ نزیکترین کەسی وەکو کەلتور وەکو عقلێتێکی کراوەتری فرەی قوبوڵەکەی فرعینی قوبوڵەکەی فرەنەتەوەی قوبوڵەکەی کورد ئەزمونێکی جوانە لە ناوچەکەیە لە ناوچەیەکە کە غەرقی تیرۆر و یەکتر سڕینەوە و یەکتر لە ناوبردنە کورد ئەزمموی جوانی پێشکەش کردووە بۆیە ناتوانین بڵێن سەرکردەکانی کورد ئاگایان لێ نەبوو بەڵام ئێستا ئەرکی هەمومانە هەرچی خلافاتمان هەیە تۆزێک بایەخ ناڵێم واز لە خلافەکانت بێنە خلافەکانت ڕەوان بەڵام ئێستا دەبێت ئەولەوێتی سەرەکیمان بکەینە یەکێتی نەتەوایەتی ئێستا بۆ نمونە جەنەرال مەزلوم یەکێ لە سەرکردە گەورەکانی ئەم میلەتێ جێی شانازی هەموو کوردێکە ئەو برادرانەی کە لە ڕۆژهەڵات هەن ئێستا جەنابی کاک مەسعود دەتوانێت ڕۆڵێکی زۆر گەورە لەم مەسئلانە بگێڕێکە ئەم خاوەنی پێگەیەکی مێژووی گەورەیە و لەو نەوەیەی یەکەمی سەرکردەکانی کورد ئێستا دوای وەفاتی ڕەحمەتی جەنابی مام جەلال و کاک نەوشیروان و ئەوانە ئێستا ئەوانەی ماونە تۆ ئەو ئاپۆیە و ئاپۆ لە زیندانە و ئێستا ئەو ئەتوانێت ڕۆڵێکی گەورەتر لەم مەسئلانە بگێڕێکە چاوەڕوانیمان هەیە ئەو ڕۆڵە بگێڕێ و بتوانێت ئەمە بەفڵ تاالبانی وەکو سەرۆکێکێتی زۆر باز لە چوار پارچەی کوردستان مافی هەمویان هەر کەسێک بە پێی قدرەتی خۆی ئەتوانێت بیکە هەر یەکێک لەوانە دوێنێ کاک لاهور پەیامێکی بڵاو کردوەوە لایەنەکانی تریش هەر کەسێک بە پێی قدرەتی خۆی و حەجمی خۆی ئەتوانێت بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی کە جوڵەیەک بکەین چونکە لە نەتیجەیە قوڵایی استراتیژی ڕۆژاوای کوردستان باشوورەکەیەتی باشە هەستەکەی باشوورەکەی ئامادەیە بۆ ئەمە ئامادەیە ماوەتەوە بەس باشە بەس دووشت بکەین تەفاهمێکی سیاسی بکەین ئیتر میدیا و فەیسبوک و نازام ڕۆشنبیر و ئەوانە واز لەم چەلەحانەیە بێنن هێز ناکەی شەرمە سێ مانگە خەڵک مەشغوڵی موچێ لە سووریا ئەکوڵێ خەڵک لەسەر جادەیە بەکەوتنی ئەسەد لێرە لەسەر جادەیە بۆ داوای موچی مانگانەکەی ئەزانێکی موچە ڕەوایە کە موچە ڕەوایە ئەرکێتی ئەم دەسەڵاتە موچەکە تەمینکە بەڵام نابێ ئەمە بکەینە مایەی ئەوەی کە بڵێن وەڵا ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوخێنین ئەمە بیرکردنەوە خراپەکەیە ئەوەی لەسەر ئەوەی داوای موچەی خۆیەکە ڕەوایە و ئەوە کەمترینیان لەسەر شەقامە بۆ سەرباری ئەوە کەمترینیان لەسەر شەقامەوە لەسەر شەقامە زۆرینەی موچەخۆر نییە هەرە کەمینەکەیەتی بۆ چونکە ئەوی تر دەرک بەماکە ئەزانی بەڵای کورد لە کوێ بەدبەختەکەی باوەڕکە لە ڕۆشنبیرەکەیەتی ڕۆشنبیرەکەیەتی ئەوەتەی ئەم پارچەیە ڕزگارکراوە بەس هەوڵی ڕوخاندنێدا وەختی هاتووە تۆزێ تەریق ببنەوە تۆ پێش تۆزێک تەریق بنەوە بێن هەمومان ئەرکمانە هەموو لایەک هاان بدەین ئەم سەرکردانە هاان بدەین پێکەوە کار بکەن یەکێتەیەکی نەتەوەی دروستکەن ئێستا ئەمە ئیشمان بەماچی پێشتری ژاماژەت بەوە کردوتە دەوەی کە ئەمان هێڵێتەوە و تاپۆی ئەوواکە کە دروستمان کرۆ خان و تەجاوزە خۆمانین واکەین کە ئەو بیانی من دیسان ئەپرسمەوە ئێستا بۆ منە لە باشووری کوردستان کە تۆ دەڵی قوڵای استراتیژی هەیە و شوێن جیۆپۆلیتیکن زۆر گرنگە ئێمە ئامادەین بۆ ئەمە پشتیوانی پارچەکانی تر بکەین یان ئەم سراعی کە ئێستانی بینی هی ئەو دۆخە جیهانیە کاکڕانکۆ شەڕی ناوخۆمان هەبوو کوردستانمان دابش کردبوو اتهامی یەکترمانە کرد بە تەقینەوە بە محاولێ کە فەرانس و حەریری بە ڕەحمەت بێ تیرۆر کرا اتهامی یەکێتی کرا لەنا ئەو دۆخە سەخت و قورسەیە ئەو وەختەیە کە دوو پارتی توانیان اتفاقی استراتیژی بکەن پێکەوە بچنە بەغا باز دەن بەسەرەوە خۆ ئێستا وەکو ئەو وەزعانین کاکە ڕاست لەو وەزع خراپە توانیمان پێکەوە تەفاهم بکەین ئێستا من لایەنگری حکوومەتی بنکەفراوان من لایەنگریەوەم هێزە ئەساسیە گەورەکان من لەگەڵەوە هەمووی بچێتە حکوومەت و هەر هەمووی ئەوە یەک کورسیە بچێتە حکوومەت تۆ پۆزیسیۆنت بۆ چییە بۆ خزمەتی خەڵکە یا بۆ هاشوهوشە ئەگەر بۆ هاشوهوشتە بڕۆ هاشوهوش بکە بڕۆ هاشوهوش بکە چەند ساڵە کردوتە هیچت بەدەست نێناوە بەس ئەم وڵاتت غەرقی قەیران کردو و دەرفەتت لە زەمینێتە دەرکردو ئەگەر بۆ بەرژەوەندی خەڵکە بەرژەوەندی خەڵک ئێستا ئەوە خوازێ حکوومەتێکی من کەفراوانت هەبێ پەرلەمانێکی مستەقڕت هەبێ خەریکی کێشە گەورەکان بێ خەریکی ئەوە بێ دەرفەتێک هاتوتە پێشەوە ئەم دەرفەتە کراوە نییە حەکەم کەوتی گەیم ئۆڤەر تۆ بۆت نییە بچیتە ساحەوە بۆت نییە تۆ بکەیتە گۆڵە دەرەکری ئەمە پەیوەندی بە سیستەمی جیهانیەوەیە تێک چووە ئێمە لە قۆناغە ئەخیرەکانی قۆناغی ڕاگوزەرین بەرەو سیستەمی تازە ئەم دەرفەتە لە دەست بدەین لە دەستی بدەین ڕەنگە بە 50 ساڵی تر نێتەوە بۆیە ئێستا هەم مەترسی هەیە هەم دەرفەتی گەورەیە دیسانەوەڵێ ئەمانە بکەین دەوڵەتی کوردستان خەیاڵ نییە باسی تاملی کاک مەسعود جەنابی کاک مەسعود بەو شێوازە ڕەفتاری کردووە کە ئەو خۆنە گەورانەمان هەبێ
یعنی ئەو براگەورەیە بکات لە دوای جەنابی ڕەحمەتی مام جەلالەوە بۆ نمونە بێ و براگەورەیە بۆ حزبەکان بکە خۆی براگەورەی بە دوو شتەکری یەکێکیەوەی کە خۆمەی کەم یەکێکیەوەی ئەوانی تر تا چەند هاوکارمە بن براگەوری ئەگەر بە هاوکاری ئەوانی تر نەبێ ناکرێت بۆ نمونە من چەند لە دوانێکی سەرکردەکانت پێ بڵێم بافڵ تاالبانی سەرۆکێکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتا زۆر جار لە میدیاکان زۆر ڕازگویانە و توێتی چەندین جار لە بری جارێ لە حەوکەڕەت چوومەوتومە تۆ چی ئەڵێ من ئیمزایەکەم تۆ قەرار دە بە ناوی ئێمەشەوە باشە ئەمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هێزەکانی تریش هەر چەندە لە دەرەوەی حکومڕانی پەرلەمانیش بوو بن هەر کاتێک ئەو وتیبێتی وەرن با کۆبینەوە هەمویان ئامادە بوون مامۆستا عەلی باپیر مامۆستا سەلاحەدین باردین کاکە حەما هەموو ئەوانی کەش قسەکەم من نامێ زۆر لۆکاڵیانە بیرکەینەوە لۆکاڵیانە بۆ مانایی کە ئێستا دۆخێکی جیهانی گەورە لە ناوچەکەمان دەخڵقێ ئێمە بیر ئالەم بابەتە بچووکانە بکەینەوە بەس قسەکە لەسەر ئەوەیە تۆ دەڵێی بستنە حکوومەتەوە حکوومەتەکە ئەوە دۆخی خەڵکەکەیەتی بچنە حکوومەت بۆی دۆخە چاکن چون بۆ چاکیکەن لە جیاتیەوەی هاتوون چەلەحانەیە بەرامبەر یەکترەکەن یەکترشکێنن حکوومەتێک من لەگەڵ حکوومەتی بنکەفراون کێنایەتە ناوی ئازاد اختیاری خۆیت و لەسەر سەرمانە بەڵام هاشوش نەکا دەرفەت لە میلەتە تێک بدا نێت بیاوێ جارێکی تر ئەم کوردستانە کە بەرەوەچێ بێ بە دەوڵەت وەکە باسی دەوڵەتەکەم باسی کوردستانی مەزنەکە جاران من هەمووت کوردستانی گەورە ئێستاڵێم کوردستانی مەزن هەم بە دەلالەتە لوغەویەکەی کە باشووریەکان و هەندێک پارچە بە مەزنی ناوەبن بۆ دەلالەتی لوغەوی بۆ دەلالەتە ڕەمزیەکەشی بڵێ کوردستان مەزنە کوردستان یەکێک لە دەوڵەتە هەرە دەوڵەمەن و هەرە مستەقر و هەرە کاریگەرەکانی ئەم ناوچابێ دوپرسیارم بە کورتی وەڵام بێتەوە دوای سووریا کوێ بە ڕایتەوە ئەمێنێتەوەی سووریا چی لێ دێ سووریا چی لێ دێ گواستنەوەیشی نەرمی ئەوە ئەبێ و دۆخێک دروستە بێ و ئەو دابەشبوونە سووریا دابەش بووە ئەو دابەش بوونە ئەوە ئەمێنێتەوە و چەترێگەمێنێتەوە بە ناوی سووریاوە یاننا شەڕی ناوخۆ دروستە بێ یاننا هەموو ئەمانە ئەگەرن کە هەموو ئەگەرن هەنگاوی دوای ئەوە بەسراوەتەوە بەوەی خۆی لەمە چیە گوزارێ دوو بەسراوەتەوە بەوە ئێمە خۆمان چیەکەین خۆمان نابێ لە هیچ دۆخێک ئێستا گەمژەی ئەوەیە بە دڵنیایەوە مامەڵە بکەین دەبێت بزانین دۆخێکی پڕ مەترسی پڕ دەرفەتە بۆ ئەوەی بتوانین دەرەقەتی مەترسیەکانی بین خۆمانی لێ لا بدەین میلەتەکەمانی لێ بپارێزین و دەرفەتەکان بقۆزینەوە خەونی دەوڵەتی کوردستان بکەین بە حقیقەت و واقع چونکە دەوڵەتمان نەبێت جینۆساید دەکرێنەوە ئەو وەختەی ئەبین بە خاوەنی دەوڵەت جارێکتر کورد بۆ هەتا جینۆساید ناکرێتەوە کە ئەمەمان کرد ئەو وەختە ئەتوانین دەرفەتەکانیش بقۆزینەوە دەوڵەتی کوردستان جاری پێشووتم قەت ئەوەندە نزیک نەبوو ئێستەوە لەوە نزیکترە کە تۆ تەسەووریەکەی ئەوەی ئەم جارە نێڵێ دەوڵەتی کوردستان بە درێژایی جاری پێشوش لە بەرنامەکەی جەنابەت وت 150 ساڵی ڕابردوو ئەوەی نەهێشتووە لە هێزەکانی جیهان بوون ئەوان نیانێشتوە قەرارن هەبوو نەهێڵن کورد بێبەشن بۆیە ناتوانم مەگلەی لە مەلیک مەحموود و لە قازی و لە شەق عوبەیدوڵڵا لەوانە بکەم بەڵام ئەم جارە نەبێ کورد خۆی نەهێشتووە لەسەر خۆمان وەکو شێرکۆبێکەس دەڵێ ئینگلیز بوو دوایڵەی ئەم جارە دەڵێ ئەم جارە خۆی بوو ئەم جارە خۆمانین بۆیە ئەم جارە دەبێت لە ئەستی ئەرکی ئەخلاقی و مێژووی و نەتەوەی نیشتیمانیابی هەمومان هانیان بدەین پێکەوە کار بکەن نووسەر و چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس مامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە هیوای خەونەمان بێتە دی هەمومان وەکو کورد بێگومانەوە خەونەمانێ سپاس دەکەم